بەناوی ڕەهبەری موسا بەناڕ و شەجەر هەناسەی عیسا مردوو زیندوو کرد. بینەران و بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕشادی و کامەرانی بێت. من ڕۆمیار فارس خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە نوێنڕقەیەکی بەرنامەی ساباتی گەڕیان بە خزمەتتان شاد دەبمەوە کە بریتیە لە خوێندنەوەی دیوانی شاعیران و شعری کلاسیک. سەرەتای بەرنامەکەشمان بە پارچەیە گۆنداوەی شاعیری گەورە کاردۆخی دەست پێ دەکات و کە دەڵێت: پیر و ڕیشتەرمە دنیا دیدە و ڕاست، زانا و فامیدە تەمام پیا خاس، ئاما و دیش وە چەم کەش و کۆ و سارە، قەبر و شەهیدە جدەگا و یارە، دیم هەڕەشپیمە تاواچی فڕی، گرەوی و ناڵی دەنگی بەرچڕی، بەکام نایەوێ چی کوردستانە، خەفەتی فرەم پەی ئانیشانە، بەدەستی وێیە نیریەی نیشانە. هەروەها شاعیری گەورە شێخ ڕەزای تاڵەبانی لە پارچەیەک گۆنداوەیدا لە وەسفی پەیامبەردا دەفەرمێت: یا ڕەسوول الله، نەباشەد چون سەگ ئەسحاب الکەهف داخل جەنەت دەرزومرەیە ئەسحابی تۆ، ئەو سەگی ئەسحاب الکەهف من سەگی ئەسحابی تۆ. حەزەتی مەحوی لە شعرێکە ئەفەرمێت: ئەرێ دڵ بێ شەرابی لعلی گوڵ ڕەنگت لە چڵچی بکە، کە جیلوەی گوڵ لە گوڵشەندا نەبێ، بولبول لە چڵچی بکە، کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە، نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵچی بکە. هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت دامەرێنێ چاو، ئەرق ڕشتن نەبێ شەخصی لە کاری خۆ خەجەڵ چی بکە. بە ئاهەنگ گەڕەقی بانت بسووتێن ئەی گوڵی ڕەعنا، بەڕەنجە تو خودا شۆرە لە ئاقاری چقەڵ چی بکات. سەفەر جائیز نییە با بۆ حەرەم بێ لەو بەرووبوومە، فەقەت مەرزووبی زنجیری نەسیبی ئاوگەڵ چی بکە. فەڵەک هەرگا کەسێکی هەڵبڕی وەقتی هیلاکەتیە، کەسەر بۆ گەینەپەت بێ پێ لە کورسی و ئەسکەمل چی بکات. لە عوشاق و ڕەقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرگێڕا، کە ئاسک ئادەمی یا سەگ ببینێ غەیری سەڵ چی بکات. چه حاجەت نەرگسی مەستت بکەم وەسفی مەخموری، کە چاوێ سولمە کێشراوی خودایی بێ لە کل چ بکات.
لە هەر جێیەک هەڵێ خورشیدی عشقی گوڵ ڕوخان مەحوی ئەگەر عەقلی بێ لەو جێگە ئاوزنگی عەقڵ چی بکات هەروەها حەزەتی مەحوی دەڵێت وەکو ڕۆژ ئەو مەها لەو دوورە دەرکەوت لەمێوە ئەشک و ئاهی ئێمە سەرکەوت کە ئەو لێ و ددانەم دی بەجارێ لەبەرچاوم هەموو لەعل و بوهۆر کەوت وەنەوزێکی شەوێدا گەیە سەرم و وتی هەستە هەتاوت وا لەسەر کەوت لەکێ یا ڕەب خەبەر پرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت دڵم وەک شێری بێشەی شۆلەگرتوو لە سینەی پڕ لە سۆزم دەربەدەر کەوت بەتیر ئەمڕۆ دڕی وا هەرچی پێشهات خودا پێداوە هەر کەس بەرنەزەر کەوت لەسەر خۆچوو بەدەم گریانەوە دڵ گەڵک کاتێ کە ئەم منداڵە دەرکەوت لە ڕۆژ ئاواوە ئیمشەو بێنیقابە مەهی من ماهی عالەم مەفەڕ کەوت هەروەها حەزەتی مەحوی لە شعرێکی تردا دەڵێت شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەو وتی ناتێگەیشت تەجربەی مەردانە شەو هەرسیە بەختانی عیشقە مەزهەری نووری هودان شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەمسیە ڕۆزی منە پۆشی نییە عەیبی کەسان ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو نەبووە نابینێ لە شەو مەحرەمتر تا ڕۆژی حەشر پەردە پۆشە هەمدەمە هەم دەردی عوشاقانە شەو شەو هەموو شەو چاوەڕێیە ڕۆژ هەڵێ هەر ڕۆژ هەڵات مەحوە سەرتاپا لەبەر پێیە فیداکارانە شەو
فرقەتی ڕۆژە دەرونی کردە داغێکی سیا وەک بنی سەودا زەدە و ئاتەش زەدەی هیجرانە شەو گەر فیراق ئاگر هەموو ڕۆژێ لە جەرگم بەرنەدات بۆ هەموو شەو تیرە دڵ سینەی زوو خاڵستانە شەو تیرەگی وا فەزلی بۆ نادەم بەسەر ڕووناکیە منشەئی ئیزهاری جیلوەی فەیزی سوبحەینانە شەو هەر لە تاریکی شەوایە ڕێدرن ئەهلی نیاز ڕازی دڵ ئیشفا بکەن خەڵوەتگەهی خاسانە شەو تێبگەن بۆچی بەجانن تالیبی شەو عاشقان نیوە شەو بوو وادەگاهی هاتنی جانانە شەو هێندە ساحب سڕە میعراج و شەوی قەدر و بەرات خاسەجاتی ئەون و ممتازە بەم ئەسرارارن شەو هەر کەسێ تالیب بە دوڕی معریفەت کۆکردنە پڕ لە دوڕە دەریایەکی بێمەهلەکەی خنکانە شەو هەروەها حەزەتی مەحکی لە شعرێکدا دەڵێت لە مەیخانە خوا گەر ئێمە دەرچین بە کێ بین ئیلتیجا بۆ کێ هەدەرچین کە ئێمە چوونە جەننەتمان بە تۆدا لە ئێمە لا دەزاهیت ئێمە هەرچین هەتوو زولفی بە یەکدا دێ لەسەر ڕوو مەگەر زەمب و خەتا شەڕیە لەسەر چین لە باوەشما دەدا مەوج ئەشکی حەسرەت کەمەرتی گرتە باوەش تا کەمەرچین ئەوەندە تەنگ و ناخۆشە لە دنیا خۆشە دەرچین ئەگەر چی بۆ سەقەر چین
محاڵاتە لە بەندی زولفی دەرچوون چەهاچینە چەهاچینە لەسەر چین سرت پێ لازمە مەی بازە مەحوی ئەبێ دولبەر کە هات ئێمە بەسەر چین بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست کۆتایی بەرنامەکەمان بە پارچەیەکی تری هۆنداوەی شاعیری گەورە مەحوی دێنین کە دەڵێت بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوا نەکەم چی بکەم بە شەمعێکی وەها چاری شەوێکی وە نەکەم چی بکەم لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەر داخی سەودایە دەسا ئەم نەقدە دەردی عیشقی پێ سەودا نەکەم چی بکەم بەجێ ماوم لە یارانە بەجێ ماوم ئەجەل زوو بە بەمردن لەم قسووری ژینە ئیستیعفا نەکەم چی بکەم دەڕێ ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەناپێمە دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆمە نەکەم چی بکەم دەمێکە شاری پرشۆری محبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشا نەکەم چی بکەم لەسەر تۆ دوژمنمە دنیا قەزی ئەمانی ئولجەمعە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیا نەکەم چی بکەم ئەوە لەیلا بۆ ڕۆژی حەشر ئەدا وادەی لیقا مەحوی دەسا تا قامی قیامەت ئاهوا وەیلا نەکەم چی بکەم بینەران و بیسەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تاکو بێگەشتەوەمان هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین ڕێزی پێشکەشکاری بەرنامە ڕۆمیار فارس برایانی کۆنتڕۆڵ قبول بفەرمونون چەپکێک گوڵ و چەپکێک نێرگس مەرگتان نەبینین هەرگیزە و هەرگیز